مامۆستا بۆچینی تۆ من 5 ساڵ پێش ئێستا سحرم لێ کرا، یعنی زۆر جا لای هەنێک کەسیش باسی ئەو مۆزوعەکەم گاڵتەیان لێدێ، ینی بڕوایان پێم نییە لەوە. من کە سحرم لێ کرا مامۆستا تێک چووم، مناڵەکان خۆمم نەئەناسیەوە، ینی خۆشم سەرەتا نەمەزانی چیمە. لە خەستخانە 5 ڕۆژخان 38 دەرزیان لێمدا، ئیتر خەریب بوو بە تەواتی تێکچم. دوای ئیتر مسلمانێک گوتبی ئەمەش لەوەیش بابەتێکی وابێ، بردبوومیان بۆ لای مەلا. ئەتر دوای کەوتمە خەوبینی، مامۆستا خەوم بینی هەموویانم دانە دانە بە خەو ئەدۆزیەوە سحرەکان. لە شوێنی وا ئەم دۆزەی جای گرت بوو، سەری جای گرت بوو. ئێستا زۆر جا بە بیرم دێتەوە، ینی ئەڵێم چۆن شتی وا ڕووی داوە، ڕاستە شتی وا بووە. بەس مامۆستا ئێستاش ینی زۆر جا دڵم تون ئەبێ، زۆر جا ئەڵێم کێ بوو، ینی خوای گەورە مادام شفای منیدا ئەبوایە بمزانیا کێیە. خوشکی من ئێمە میوانی، ئێمە میوانی و ئەو دنیاە بەهەش نییە. خوای میێرەبان کە باسی دنیامان بۆ ئەکات، وەلەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد. ئینسان لە ناو مەشەقە و ئێش و ئازار و ناڕەحەتی دروست کراوە، چونکە بەهەش نییە. ئادەم کە مەعسەتی خوای کرد عقوبە درا، تۆ ئەگە هەڵەیەکەکەی سژ نەکرێ عقوبە ئەدرێ. عقوبەی ئادەم فڕیاندا دنیا، هەموو دنیا مولکی ئەو جار زیندان بوو. بۆیە خوا فەرمێ فەئیما یەأتینەکم منی هودا فمن تبع هدایا فلا خوف علیهم ولا هم یحزنون. لەو دنیاە من ڕێنموویتانەکەم، بە دوای ڕێنمایی خوا بکەون، بە دوای هیدایەتی خوا بکەن، ئیتر ترس دات ناگەێت لەو عەرزەوە. هەروەها غەم و خەفەتش ناخۆی، حوزن شتێک لە دەستە چی لە دەست چوو باش چوو، یعنی ئەجێڕمەوە باشتەکە ئادەم جارێک دیتە. جا خوشکەکەی من، ئێمە پیاوی ئەو دنیاەنین، پیاوی قیامەتین. لەو دنیای چەندی زوڵمان لێ ئەکرێ، ئەبێ دڵمان پێی خۆش بێ کە مەزلوم بین، زاڵم نەبین. چونکە مەزلوم یەک مستەجابی دوعایە، دوعا خوا قبوڵەکەت ئینسانی مەزلوم. ئەمە یەک. دوو، مەزلوم دائیمەن مرتاحە، ئەزانێ ڕۆژێک دادێ حەقی خۆی وەرەگرێ. ئەمما زاڵم بە بەردەوام ترسێ، بە بەردەوام لە تاریکایە، بە بەردەوام ناڕەحەتە. جا الحەمدولە تۆ لەو کەسانەی کە جادوەکەت کردووە مرتاحی. بۆش مرتاحی؟ حاکمێکی عادلێ حەق ئەکا.